Evde radyoya denge gele. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. هەرسێ خویشکێن هەرسێ شۆرەشکەر و تەکۆشەر بشهادەت ئەوان بەرخوادانا ژنا بوو رژیما تروژی لۆتێک چوو ئەم لقادا شرنەخە ڕەنگین بێ سۆزێ ددن کو تەکۆشینا مە بەرخوادانا مە وێ ببێ سەبەبێ هەلوەشاندنا ئاکەفێ مەهەبێ ئەمێ ببێژن ژن یان ئازادی ژن ژیان ئازادی. شەروان ئاگر و یعقوب فەلەستین دوو گەریلا لە گەلی عەرەب لە چیاکانی کوردستان بە ئایدۆلۆژیای ئازادی ڕێبەرۆجەلان لە دژی داگیرکەران شەڕ دەکەن. شەروانان ئاگر و یعقوب فەلەستین بە بۆنەی 27 تەشرینی دووەم ساڵیادی دامەزراندنی پەکەکە لەگەڵ ئاژانسی هەواڵی فورات قسەیان کردو وتیان پەکەکە با پرۆژەی نەتەوەیەکی دیموکراتیک بووەتە هیوایەک بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جبو سالفاگا راپورتی 27 مجداري جبو سروك آبو وبالي شهيد وقال لي ماي عرب وكرد وقال لي رجلات نافين عم حمي بروز دكن سالفاگا راپورتی جبو ما وكي أبو تشي بكاكي جداية يعني راسي جداية يعني أميرو فكري سروكاتية برخدانية سروكاتية فكري قال لي ماي فكري هوالي ماي أميرو أوقاس برخدانية هم بري دولة الترك هم برخد الدنيا يعني برخدانية هم شار دكن يعني وكي فكر سروكاتي جبو الدنيا حمو بالله بويا يعني وكي أذهب لك عرب يعني سروكاتي دين الخند بيجي قال لي عرب قال لي سريان قال لي أشوري يعني قال لي انترناسيونال يعني حمو بن دستن يعني نتني كرد راس كرد صحف ظلم ديتنا بس جبو قال لي عرب يعني قال لي عرب إيرو سروكاتي جبو قال لي فلسطين دين الخند بيجي قال لي فلسطين أجي بن دسته هم وكي هوالي عرب راستي هوالي جبوه هوالي شهيد والسروكاتي هم صاحب باندور بنا هم صاحب باندور بنا نورمال وكي يا كمين هوالي عزيز عرب تبلو نف تفجرين آزادية يعني شهاداتي يعني قال لك هوالي عرب باندور بنا يعني وينبكك يعني فرق بين كرد عرب نبكك نينا يعني ام بهفر جان دكن هوالي خورت هوالي جيم بهفر جان دكن ام حمو هدف ما يكه وهي دوين بيجي السروك ابو اسمي شروان آقر. سبب انضمامي على الحزب تأثر بفكر الغاد يعني تأثرت بفكر الغاد وفلسفة تبع الغاد عبد الله أوجلان وحرية الشعب يعني لما الغاد بده يحرر الشعب يعني ومشان هذا الشيء بدعيكم كلياتكم إلى صفوف المقاومة. وآخر شيء راح أقول بيجي سروك أبو بي سروك جيان نابي شهيد نامره بيجي برخدانية غريلا عم دجمن بشكلن ژنانی هەر چوار بەشی کوردستان و ئازادی خوازانی ئینتەرناسیۆنالیست با بۆنەی 25 تەشرینی دووەم ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندتیژی لەسەر ژنان لە شاری دوسلدۆرفی ئەڵمانیا ڕێپێوانی جەماوەریان ئەنجامدا. لە شاری دوسلدۆرفی ئەڵمانیا ژنانی هەر چوار بەشی کوردستان و ئازادی خوازان ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا و لە ڕێپێوانەکەدا دروشمی ژن ژیان ئازادی بەردەوام دەوترایەوە و وێنەی ژنا پێشەنگە شەهیدەکان و دروشم و پانکارت لە دژی توندوتیژی سەر ژنان بەرز کرایەوە. هاوپەیمانی نەدا هاوپەیمانی ژنانی دیموکراتی بڵاوی کردەوە داوای یەکخستنی هەوڵە فێمینیستەکان و پتەوکردنی هاوکاری هەرێمی و نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی زیادبوونی پێشلکاریەکانی دژی ژنان دەکەین. هەروەها لە ڕۆژی جیهانی نەهێشتنی توندتیژی دژی ژنان داوای یەکڕێزی و تێکۆشانی زیاتر دەکەین. هاوپەیمانی نەدا
هاوپەیمانی ژنانی دیموکراتی بە بۆنەی ڕۆژی جیهانی نەهێشتنی توندەتیژی دژی ژنان بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەاند لە 25 تەشرینی دووەمی هەموو ساڵێکدا یادی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندەتیژی ژنان دەکەینەوە کە بانگەوازێکە بۆ ئەوەی ژنان بارودۆخیان لە سەرانسەری جیهاندا هەڵبسەنگێن و هەروەها دەرفەتێکە بۆ ئەوەی ڕۆشنایی بخەنە سەر پێشلکاریەکان بە هەموو شێوەکانیانەوە. هەروەها باسییان لەوەش کردو ئەمڕۆ ڕۆژێکە بۆ ڕاگەاندنی ئاستی توندوتیژی دژ بە ژنان، هەروەها دەرفەتێکە بۆ هەموو بزوتنەوە ڕزگاری خوازەکانی ژنان بۆ پێداچوونەوە بە خۆیان بە تایبەتی بزوتنەوە فمینیستەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا کە ناوچەیەکە شاید حاڵی پێشهاتەی سیاسی و سەربازیەکانە. هەروەها نەدا ئاماژەی بەوەش کردووە پێویستە خەباتی هاوبەش بۆ چارەسەرکردنی ڕێگوڕێشەی کێشە کۆمەڵایەتی و سیاسیەکان ئازارەکانی ژنان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بکەین. با پێی ئامار و لێکۆڵینەوەکان لەسەر پێشلکاریەکانی دژی ژنان ترسناک ڕاگەیاندراون و راپۆرتە نێودەوڵەتیەکان باس لەوە دەکەن بە درێژایی هەر دەخولەک جارێک ژنەیەک دەکوژێت. هێشتا وڵاتان باس لە مافی ژنان دەکەن بۆ خوێندن، هندێکی تریش هێشتا لە خەباتدان بۆ ئەوەی سەرەتاییترین مافی ژنان بخەنە ناو یاساکانەوە. ژنان با گشتی سەرقاڵی خەباتی دژی هاوسەرگیری منداڵانن و ئاماجگە لە پرسی بێبەشبوون لە خۆراک و لە دەستانی ئاسایشە. هەروەها نەدا بانگەواز لە هەموو ژنان و ڕێکخراوەکان و بزوتنەوەکانی ژنان دەکات کە هاوپەیمانیەکانیان بەهێز بکەن و پەیوەندیەکانیان بچەسبێن و ئەزمون و شارەزایی ئاڵوگۆڕ بکەن و لە ژێر چەتری پرۆژەی کۆنفدراسیۆنی ژنانی دیموکراتیکی ناوچەی و جیهانی داوا لە هەموو لایەک دەکات بە هاوبەشی و کاریگەرانە کار بکەن و پێکەوە دەنگ بەرز بکەنەوە لە پێناو بنیاسنانی جیهانێکی بێ توندوتیژی کە تیایدا ئاشتی و ئاسایش زاڵ بێت. هەروەها نەداڕای دەگەێنێت با درێژە بە خەبات بدەین و ئەو گۆڕانکاریە بەردەست بهێنین کە بە دوایدا دەگەڕین نەمری بۆ شەهیدانی وشەی حەقی ژن ژیان ئازادی. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تۆلای حاتیموغڵاری ڕایگەیاند هەرگیز سەر لە بەردەم زیهنیەت و ڕژێمی قەیوم نەوی ناکەین و قەیوم دزینی ئیرادەی گەلا. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی تۆلای حاتیموغڵاری لە 31مین کۆبوونەوەی گشتی ئاسایی وەقفی کولتوری ئانادۆلی تشکی خستە سەر کۆمەڵکوژیەکانی کۆچگەری و درسیم و سیواس و قوربانیانی کۆمەڵکوژیەکانیشی بەبیرهێنایەوە و ڕایگەیاند خەباتی مەزنیان کردووە بۆ مافی هاوڵاتی بوونی یەکسانی عەلەویەکان و بە خەبات و پشتیوانی زیاتر دەکرێت دەستورێکی دیموکراتیک بنووسرێتەوە کە هەمووان خۆیانی تێدا ببینەوە. لە درێژەی قسەکانیدا حاتیموغڵاری دەڵێت ئێمە هەرگیز لە بەردەم زیهنیەتی قەیوم پەرست سەر نەوی ناکەین و هەرگیز سەر بۆ ڕژیمی دەسەڵاتخوازی فاشیست نەوی ناکەین. هەروەها دەڵێت قەیوم دزینی ئیرادەی گەلا کودتای سیاسیە بەدەستی دادگا و پۆلیس و هیچ جیاوازیەک لەگەڵ کودتای سەربازی 12 ئەیلول نییە و قەیوم لە ناوبردننی مافی دەنگدان و هەڵبژاردنە. هەروەها حاتیموغڵاری تیشتگی خستە سەر گفتوگۆکان دەربارەی پرسی کورد و وتی ئەوانەی لەم وڵاتە لە هەمووان زیاتر ڕوبەڕووی فشار و نکۆڵی و سیاسەتی یەکپەرستی دەبنەوە عەلەویەکان و کوردەکانن. بۆ چارەسەری دیموکراتیک و ئاشتیانەی پرسی عەلەوی و کورد تێکۆشان مەزنتر دەکەین. هاوسەرۆکی شارەوانی دەرسیم بیرسان ئۆرهان کە دەست بەسەر ئەرکەکەی داگیراوە و بڕیاری دەست بەسەرکردنی دراوە بە داواکاری زیندانیکردنەوە ڕەوانەی دادگا کرا و دادوەریش لەبارەیەوە بڕیاری دەست بەسەرکردن لە ماڵەکەی خۆی دەرکردووە. بیرسین ئۆرهان لە بەردەم بینای دەم پارتی لە دەرسیم کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند سەبارەت بە قسەکان و هەڵویستەکانی خۆی وتەکانی وەک تاوان نیشاندراون، بەڵام ئەو وتانە ڕاستن و هەرگیز دەست لە وتنی ڕاستی هەڵناگرم. بیرسان ئۆرهان دەڵێت بەڵێ لە ساڵی 1938 مەرگەساتێک بەسەر ئەم گەلەدا هێنراوە. ئەمڕۆژ ئەم گەلە لە ناو مەرگەساتدایە وەک چۆن لە ساڵی 1938دا مرۆڤەکانمان لە شوێن و زێدی خۆیان هەڵدەتێکێنران و ئاوارەکران، مرۆڤەکانمان لە ناوەندەکانی ئاین و کولتوری خۆیان جێنۆساید کران. ئەمڕۆژ هەمان شتیان کردووە، کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکات. بیرسان ئۆرهان
کوردستان جەختی کردەوە دوای قەیومەکانی ساڵی 2016 بەدەیان هەواڵمان لە کار لادراون زۆری نەشیان ناچار بوون لە وڵات کۆچ بکەن دەمانەوێت بڵێن یەک لەو کایە و بوارانەی ئەم سیستەمە هێرشی دەکاتە سەر سیستەمی هاوسەرۆکایەتیە قەیوم هێرش دەکاتە سەر دەستکەوتەکانی ژنانیش. محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ئەنجامی سەرژمێری دانیشتوانی عێراقی ئاشکرا کرد و ڕایگەیان ژمارەی گشتی دانیشتوان 45 ملیۆن کەسی تێپەڕاندووە و دەشڵێت ڕێژەی دانیشتوان لە شارەکان لە 70.3 و لە گوندەکانیش لە 129.7 باوتەی محەممەد شیع سوودانی ژمارەی ئەندامانی نێر لا وڵاتەکە گەیشتوەتە 22 ملیۆن و 784,662 کەس واتە لە 5.1 و هاوکاتژمارەی ئەندامانی مەینە گەیشتوەتە 49.8%. لەو کۆنگرەیەدا سوودانی ئاماژەی بەوەش کردووە با گوێرەی سەرژمێری سەرۆک خێزانی پیا و لە 188.67 و سەرۆک خێزانی ژنیش لە 111.33 هاوکات لە 136 عێراقیەکان خوار تەمەن 15 ساڵن و لە 3.7 سەروی تەمەن 65 ساڵن. ئەمڕۆ 25 تەشرینی دووەم ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندەتیژی دژی ژنانە کە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە دیاری کراوە. هەرچەندە دەیان ساڵە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندەتیژی بەڕێوە دەچێت بەڵام توندەتیژیەکان بەردەوامی هەیە و کاری کردووەتە سەر دەرونی ژنان و لەو بارەیەوە نەشمیل ڕەسوول پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان باسی توندەتیژی و کاریگەریەکانی لەسەر ژنان دەکات. تەنها کورتی بکەمەوە ئەکرێ بڵین کێشەی دەرونی چووکە و کەسانی زۆربەی ئەو خەڵکانەی کە هەوڵی خۆکوژێن لەو کاتەیە توانای بڕیاردانی ڕاستیان نامێنێت لەمە لە نەخۆشیە کاتە سک ناکرێتەوە کاکرێت چەند نەخۆشیەکی جیاواز بکرێتەوانێ کێشە کۆمەڵایەتیەکانە کاتێک کەسێک کە ئەزانێت گرفتێکی هەیە و هیچ ڕێگایەکی چارەسەری نییە کاتێککە پاڵپشتی کۆمەڵایەتیەکان لە دەست بەتایبەتی بۆ ژنان و کچان پاڵپشتی کۆمەڵایەتی لەدەستێن. بەتایبەت ئەو کچوژنانەی کە کێشەی کۆمەڵایەتیان هەیە کاتێکە پاڵپشتی کۆمەڵایەتی و پاڵپشتی خێزانیان نێوەتە خێزانیان پشتیان ناگرێت هاوسەریان پشتیان ناگرێت کە سوکار پشتیان ناگرێت و بە تاوانبار ئەبیندێن لە ڕوویەک لە ڕووەکانەوە هەوڵ ئەیەن کۆتایی بە ژیانی خۆیان بێنن لە بەرەوەی هیوایەک نابێنن بۆ ڕزگاربوون لەو دۆخەی کە تایانایە. بێگومان هۆکاری تر زۆرە هۆکاری ئابووری هەیە هۆکاری تر هەیە لە پشت ئەم حاڵەتانەوە کە کاتێکە تاکێک بەتایبەتی کە ژنێک یا کچێک هەست بە بێهیوایەکی زۆر توندوتیژی دەرونی جۆرێکە لە توندوتیژیەکانی کە لەسەر بنەمای جێندەر ئەکرێت بە چونکە ئەمە توندوتیژی دەرونیمان هەیە توندوتیژی جەستەییمان هەیە توندوتیژی جنسیمان هەیە بێبەشکردن لە ماڵ و سەروەت و میراتیمان هەیە لەگەڵ بە زۆر هاوسەر پیکردی پێکردنی مناڵ. ڕێکخراوی تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان سەبارەت بە دەستگیرکردنی ژنا چالاکوانێکی کورد لەلایەن ڕژێمی ئێرانەوە ڕایگەیان سەیران خوسرەوی چالاکوانی مافی ژنانی خەڵکی شاریسنا لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارەوە دەستگیر کراوە بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. هەروەها ئاماژە بەوەش کراوە هێزە ئەمنیەکان بە ترساندن و هێرشکردنە سەرماڵی ئەو ژنە لاسنە و بەبێ نیشاندانی هیچ بەڵگەیەکی دادوەری دەستگیریان کردووە. هاوکات لە دوای دیاریکردنی 25 تەشرینی دووم وەک ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندەتیژی دژی ژنان لە سەرانسەری جیهاندا بۆ ماوەی 16 ڕۆژ بەدەیان چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچێت و وەک هەڵمەتی هۆشیارکردنەوە و سەمینار و هێشیارکردنەوەی ژنان لە مافا یاساییەکانیان. ژنانی شاری سنا لە 25 نۆڤەمبەر سەردانی مەزاری ژنانی گیانبەخت کردویان کردو دەشڵێن ئەو ژنانە پێداگیری خۆیان بۆ نەهێشتنی هەموو جۆرەکانی توندەتیژی دژ بە ژنان دووپات کردەوە. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان سەبارەت بە چالاکیەکانی شاری سنا بە بۆنەی 25 تشرینی دووەم ڕایگەیان بە بۆنەی 25 تشرینی دووەم ژمارەیەک لە ژنانی شاری سنە سەردانی مەزاری ژنانی گیانبەخت کردویان کرد و پاشدانانی تاجە گوڵینە لەسەر مەزاری گیانبەخت کردوان و ڕاگەیاندنێک خولەکێک بێدەنگی پێداگیری خۆیان بۆ نەهێشتنی
ڕاگەیشتنی هەموو جۆرەکانی توندوتیژی دژ بە ژنان دووپات کردەوە. ئاماژە بەوەش کراوە بەشدار بووان چوونە سەر مەزاری ژنانی گیانبەخ کردووی کوردستان لەوانە نەسرین و شەهلا کعبی دوو خوشکی پەرستاری خەڵکی سەقز کە لە ساڵی 1980 لەلایەن ئێرانەوە لا سێدارە دراون. هەروەها ئاماژە بەوەش کراوە ئەو ژنانە ڕیان گەیاندووە توندوتیژیە جۆرا و جۆرەکانی دژ بە ژنان لەوانەش توندوتیژی دەوڵەتی کۆمەڵایەتی و ئابووری با توندی شەرمەزار دەکەن و جەخت دەکەنەوە لەسەر گرنگی و پێویستی ژنان لە توانە و ئیرادەیان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم توندوتیژیانە. هەروەها ئەوەشیان خستوەتە ڕوو ژنان هێزێکی کاریگەر و پێشڕۆون بۆ گۆڕانکاری و دروستکردنی داهاتوویەکی دوور لە توندوتیژی و باسییان لەوەش کردووە ئەم مەراسیمە بە وتنەوەی سرودی من ژنم و دروشمی ژن ژیان ئازادی کۆتایی پێاتوە. ژنا کۆڵبەرێکی کورد بەناوی پرشن قوبادی زاهری تەمەەن 26 ساڵ خەڵکی هانا گەرمەڵەی سەر بە ناوچەی نەوسودی شاری پاوە بە تەقی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ئێران کوژرا. پرشن قوباد زاهری بەهۆی سەختی برینەکەی لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری کرماشان گیانی لەدەستدا. ئەو ژنا خێزاندارە و دایکی منداڵێکە و هەروەها دوای ڕووداوەکە باوکوبرایەکی لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کراون. خۆشەویستان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا. چلو هفتمین سالوەگەرە دامەزراندنا پارتیا کارکەرên کوردستانی PKK تەکۆشینە 47 ساڵان یا tevgera azadiya gelê Kurdistanê. Xeta fedaiya apoyê li dijî dagirkeriya dewleta Tirk şerê gerîlla ji damezrandina PKK hereke argeke û HPG heta avakirina gerîllayê profesyonel û nûjen kolgorî demê xwe amade dike. Polîtikayên êrişkariyê yên dewleta Tirk li ser jin û ciwanan di PKK de xeta azadiya jinê. Endamê Komîteya Rêvebera PKK Duran Kalkan van mijaran di hevpeyvîna taybet ku Ajansa Nûçeyan a Firatê amade kirî de dinrixîne. Hevpeyvîna taybet îro li gor dema Brukselê saet 15 li gor dema Amedê saet 17 hûn di radyoya dengê gel de dikarin guhdarî bikin. Niha mijarê girîn mijarê rêber Apoyê yanî rast e gelê me li rêber Apo bi şiklekî pir bi wata xwedî derke divê ku gelê me vê mayînde bike yanî tertînê rêxistinê wekî hûn dizanin hîro di çapî cîhanê da jî ji bo azadiya rêber Apo hewildanekê ye kampanya hene. Niha diva çarşevede gelemez ger ku em bêjin ev xwedî derketinê xwe mayînde bike û wek rêxistinkarî pêş bixe vê vaya hevde temam bike û li vî demî da hewceyî bi tiştekî wisa heye. Bu gelê Kurd em ê di vî şerî da heta dawî wasfê xwe pêk bînin tekoşinê xwe azadî demokrasî xort bike gelê Kurd ev qazanç bike ev însaniyetê jî bide qazanç kirin. برای گهدارین هیجا میوان برنامه مجی حوال روکان کاتویه ام خیرات نوادکن سپاسەوە حوال روکان 25 مجداره و کروجا تکوشینال دیجی تندیا لسر جنان تناسین جوه دمه حیا روجا مای ایرو تندیا کل سر جنان تمشاندن هون چواد نرخینه یعنی جبونا تندیا لسر جنی
جبو 25 جاتمه یعنی پیشی همو جنین کو جبونا آزادی جنی تکوشین کرنه جبونا جن آزاد بکن و تندیا لسر جنی بدن خلاص کرب اموان هوالا گشتی ببیرتینن شخصین همه جنین تکوشرده شهید ساکنه جانسز روزا روسنبورگ و هر وکی همه شهیدین خو ببیرتینن دیسا شهیدین مین کو شورش روژه و دا شهید کتنه اموانا جی ببیرتینن یعنی جبونا تندیا سر جنی یعنی اموک مشکله جنی به دست بگیرن پسکرکا جنی یعنی پسکرکا جنی نه تندیه تنی پسکرکی که جنی وک آزادیه هیا براستی دا جبر کو دیرو که دما کو هم دست گیرن به شکناندنین یکمین یه جنس دیسا شکناندنین دینین اولی دا دیمین دیسا شکناندنین کپیتالیزم سیمین دا یعنی جن وکی جنس هدی بویه بندست پشتی کو جن بندست بویه حیا روژامه ایرو جن زاتن نکاره وک آزاد ده جواکی دا جیان بکه جبر کو دمه کو جن ده دنیای و خورتین دنیای براستی جی طرز مازن کرن و جی لگور زایند پرستی تین مازن کرن و اف زایند پرستی بخواه شکل ده جنی و ظلام چاو که هم ببیجن جن کوله اچما کوله جبر کو چاو کو جن خوده ده خوده دایی نوی حیا مازن بوی نوی آوایی که خوابه باور آوایی که استخار آوایی که کو مافیوی آخافتن نیم به آوایی که کو بریار خوی جیانی نکار بده به وی آوایی تی مازن کرن دیسا هر وکی دیش bu ظلم جی daha zedetir آوایی که دستلاتاری تی مازن کرن aslında demam esas ve dameze dekin evjibuna her du cinsaj ve ki hakarete ki ku nikarim ve azat bibijin yani ne hem mezekin erem dibijin jin koletiye ha kabul dike lebel ظلم جی چقدر فرق وی کولتیه دای evji mijari niqashiye jiber ku em dikarin ha bejin ne kole ne bir rengi ظلم bxoji kole devletiye jiber ku an hadama mezedekin mesela vek malbat em dema mezedekin malbat şi sistemek bxoye yani çaw ku naha vek malbat ekta ferdeke heri mazın em vek bab dest digirin dibin kolederiya sistemi de haman avayda jwi malbatê de heme ferdin wê malbatê de jibin denetima wê sistemê de jibona wê jî heya ku wek serokatî dibêje mesela behsê hevjiyana azad dike em heya ku hevjiyana azad nekaribin ava bikin em nikarin bibêjin ku em malbateke rast dikarin ava bikin ya da têde dikarin mesela jineke azad ava bikin jibona wê jî pêwîst em ferasetê malbatçitî ferasetê iktidar vana bi rastî jî tune bikin heyan vana tune nekin jî em nikarin bi rastî jî yani jin azad bijî hinek tiş hene mesela rojamaya îro da jî mesela tekilî li ser çi esasê ava dibin mesela ana tiştê ku bi heskirin tên gotin bi rastî jî tiştên ku mesela jin têda tê kuştine mesela em rojamaya îro da mezekin mesela jinek piştî ku dizewuce çi mafeke wê ku gotinê çêna bibe derketinê çêna be o hemî snorên ku zilam di jibona jinê dide diyarkirin dibêje eş de hes dikin wê demê em meze bikin heskirin çi ye neha em şoreşa rojava da cihdigirin ciheke ku welatê me da qaz dagirkerî hebe ciheke ku gerçekten jî yani bu hostek axî nîm be ku tu têda jiyan bikî nîne ku tu têda nefeseki rahat bidi bistini em dikarin behsê hezkirinê bikin niha şoreşa me rojava da em nû hezkirinê ava dikin bi rastî jî li Kurdistanê da bi qirkirina Kurdan ra yani ev politikayên ku dijmin li Kurdistanê da dide jiyan kirin ra çi çêbû mesela hezkirin di Kurdan da hat kuştin mesela her tiş bu çi ajoyin mirova ya da her tiş bu çi ez çawa xwe têr bikim çawa xwe biparêzim çawa bikim çima ji ber ku qadeke dî ji mirova ra nehatiştin li belê îro roja me da mesela bi şoreşa rojava ra bi taybetî şoreşa ku pêşengtiya jinê ra niha em nû hezkirinê fêr dibin em vana jî bi sayê rêberapo fêr dibin bi rastî jî heya ku me rêbertî fikrê rêbertî me nas nekir wek YPJ jî me nas nekir ku em çawa ji jiyanê hes bikin em çawa watiya jiyanê peyda bikin em çawa xwedî nasnameya xwe derbikevin niha roja me îro da yani bi naskirina jin ra mesela me rastiyê jin di saya rêberapo da naskir ku jin
مثلا خودی هزه که جن خودی انرژی که به باندوره جن دکاره بخوره جیوا که جنودا آوا بکه بره خستن کرنا جنیرا به تکوشین کرنا جنیرا ام دکارن سرکفتنی پرمازن آوا بکه جبر که اف دیرو کامه جنی حیا آنا دا جی دیار کره جبر که پر جنین تکوشر بی آوای در کتنه و سایا وان میراث هندایم هاتنه وی روشی یعنی از دکارن ببیجم تنی روزی که رام نکارن سنوردار بکن و تکوشین پیوسته ام بگیشتی بکن یعنی یا گیرنگ ورده هک جن دخوازه خو آزاد بکه براستی جی ام پیوسته عالی رخصتن کرنه دا هفدو گرتنه که پر مازن بدن چیکرن و ام چی بکن gerçekten ام وک جن ام بکار بن خو زانا بکن هیا ام فکر دا خو زانا نکن هیا ام دیرو که خو ناس نبکن هیا ام وک جن ناسنامه خو ناس نبکن ام نکارن ذهنیت سردست دو دا بکوژن ادما کو ام نکار بن ذهنیت کو سیستما پرگالا ظلام پرست مدادایا واکرنم بکوژن ام نکارن جنس خوی قارشیجی راست بکن او تکوشینه که هوار بدن نشاندن جبر کو سیستم آنا هر زده جند که دجمن جنی یعنی جبونا ویجی هفگرتنک رخصتن کرنک جبونا چی ببیجی یعنی پیوسته وی عالیه دا مثلا زیدتر خو پرورده کرن پیش بکه و از دکار مانا بیجم بله اول روکن وقال کرکو بسایه فکر ربرتی همو جنان هم هبونا خواهم اراده خاناس کرن ده همان وقتی دجی کسی که هری زیده جبو جنان خبات کر آنگو بو آلی گره که جن جنو ولی جوهر خبا گره یک جی ربر آپو بو لسروی اساسی جی پنج رگزن که آزادی جنان آنگو جن خالدونا ویده بحوین حمیز بکه و لسروی خواهوا بکه آزاد بکه دناف وان پنج رگزنا دا جنان چاوح او پنج رگز حمیز کرن و نها جی روش جران چاوه گشتی چاسته نوی روش چوا دنرخینه این دست بکی ام وکشن به تایبتی ام پر بشانسن کو و گل کردم خودی ربرتیه که وک ربرا پونه و دیسا ام وکشن پر بشانسن کو من ربرا پوناس کریه ام خودی پیشنگه که به وی رنگینه براستی جی دیرو که دا مرووین که وک سروکاتی پیشنگتی کرنه کیمن یعنی هنه راسته اما استا که سروک دیکه دا براستی جی کیمه و هره که جوا کامه کرد و کردستانی دا افتش قط نینه جبوناوی جی ام وک جن دست بکی خواه بشانس دا بینن که سروکاتی هم وک ارتش بوینا جنه جبونا ما آوا کریه و لما پیروز کریه و هر وکی دیشی آزادیا جنه دخوازه که ام بکاربن دست بخینن جبوناوی جی ام پر بشانسن که ام خودی ریبر که به وی رنگینه یعنی ریبرتی مثلا ام نکارن تنی وک ظلامک دست بگیرن بلکه گرک جارنا مثلا هنک تفگرین فیمینیست بیجن که یعنی اری وانا ریبرا پا فکری ریبرا پا اساس دیگرن لیبر اشته دی بیجن ریبر وانا خورته که لیبر تشتی که ام اساس دیگرن ذهنیتا که ریبرتی دو خدا کشتیه مثلا ریبرتی ایرو ذهنیتا سردست دو خدا کشتیه یعنی جبونامش اف ایلکه که پر گیرینگه که مثلا اف دمدا گیریدان بوینه که پر مازند داوا کرن دیسا سروکاتی تشتا که سروکاتی دی ریبرندی یا دم بیجن شورشندی جدا دی که چیه همه تش دی پیشنگی جنه دا دخوازه بدا آوا کرن و دی بیجه حیا که جن آزاد نبه جیواک آزاد نبه براستی جی دیسا مثلا گوتن سروکاتی هجین جیان آزادی بکی سال ما به ویرا هجیان اما اف گوتن ریبرا پونه یعنی اما جن جیان آزادی هم دبیجن ریبرا پو د پرازنامه خود دایجی دبیجه دبیجه اف پیو aslında پر بیزیره دبیجه هر تشتیوان سال جیته دا خود حوینه براستی جن جیانه دما کو مرو د کیف فرقا و د جن جیان او دما کو جن جیان به وک جیان به پناسه کرن ام د کارن ازادی به دست بخینن جووناوی شی مثلا ریبرتی رگزن کو مثلا وک ولات پاریزی اراده آزاد رخصتن کرن تکوشین کرن اتیک استتیک پیش خستی وک ilke براستی جی تشتکه کو یعنی اف نه بنابه یعنی جبر کو همه به هفدورا گیره داینه مثلا بیشن کو جنگ د فکر خود خو آزاد نکه خو پیش نه خو زانا نکه نکاره تکوشین بکه
مثلا بیشن جبونا کو جنک خودی تکوشینه که پرمازم به بیست خودی اراده که آزاد خودی فکره که آزاد بکو در حالا کو کیجان آرمانی ده بکار به شر بکه وی بزانه به دیسا جبونا کو جنک مثلا تکوشین بکه مثلا ولات پاریزی پرگرینگه مثلا روزا ما ایرو دا تشتا کو هر زیده مثلا ناویه پجدا قوت ده شرکرنیا ده مد ده شرکرن چیه مرو ولات خو آخف خو و گریدای به چما جبر کو هم اولین کو هی هم زند پرستیا کو هی ناموس گریه تنیجن اما ام دراستی دا مزه دیکن براستی جی ام وک ناموس اوسا دستن درین کو بهوسته کا خاطه جنیم به یعنی ام دبیجن کو یعنی دما دجمن به بکه و آخاته دا یعنی اب جبونا مسئله که ناموسیه اما جبونا اف بیش بکه و مرو چقاز آخ خو و گریدای و اقاز دکاره شر بکه مثلا جبونا ما نپر گیرینگه جی کوته دا مثلا انا دجمن پر پروپاگاندا دیکه دبیجه işte روجا ودا آونینه کربنینه جیرانینه نظام چنینه اما مثلا املوی داری ترجیح دیکن کو بلا جهک پر وکی خوازاینه خوشیک به اما ولات کمی کو آزاد به تمامه بلا جی چوپی به اما بلا ولات مه به بلا آخامه به بلا ام بکار بن سر آزاد بناسنامه خو ام بکار بن کو جیان خو دومدار بکن تکوشیم بکن جبونا ویجی ولات پاریزی پر گیرینگه او هستین ولات پاریزی براستی جی چند مروان داده ده آوا کرن جبر کو مرو دما ولات پاریزی بنرخنه مرو zaten ولات پاریزی جن فرده به aslında her tişti jin ferdi be ama çı dedete dayık dedete dayık şiye ko her zede bu valat ra giredaya çma jiber ko giredan buyna jin hem xazay hem axra judatire jiber ko hem de xazay jine da zayin heye hem ya xaz ax da heye hem ya valat da heye jibona wi jipir giredaya hev diye disa dama ko am xavat xo bmeşin her vekide jibona tekoşine püste رخصتم بوینا جنه هبه جبر نها ام مزه بکن کدره جنک تنی به ظلم سر تندیه دیگه لکدره مثلا ام مزه بکن هری تندیه مازن آنها de malbat adat etkiren ya da peşin tecavüzün ko her zede de malbat adat etkiren belki vana per servekiri nayn zaten zaninci ber ko feodalizma ko civake nah ile nekrasti der bikemin holi ama mesela em jiber ko iro em leverin ne ko em jineke ko nava çar duvara da jiyan dike yanda henek pis gerekin civake ra ruh rutin em vana hisnake jiber ko anha hekem tekoşin dikin ev dikin em jibo van jina tekoşin dikin eğer em duxazın vekijin tundil sermene be epöste rexistin kirna mehebbe قوتك بالرخصتم براستجي نكره قوتي تشتك خرابك نها ام مزبك يعني يبهجه مثلا صاله چا خسلنگا دیگه جبر کو رخصتم بوینه که خوی پر خورت هي و دیروک که خوی پر خورت هي آنها دنیا عالم له هم بری مشر دیگه لبل هزه که می پر مزن هي اونای و واتي وای پر تانگو توپ مه هي طیاره مه نه نا بی رنگین نه اما فکر که ما او خو رخصتن کرنا مه هي جبونا وی جه که کو رخصتن کرن هي دجمجی نکاره دست باوجه و نکاره لوی دره دا خرابوینه که به جبونا وی مثلا رخصتن کرن راستیجی به آو و نان daha giringtire jibona jineki disa mesela vek jin emnava tekoşina da jiyan dikin lebeli mesela etik u estetik veji pir giringe mesela serokati dama hakkati daminaka de beje gulek eğer etiki ve yani hoşikbuyine ve yani dibece estetika gule yani hoşikbuyina ve dibece evi ve parastane ve dikene ve çadı ve kaz ve nuke mesela serokati jibona gule evde de minakte de mesela dibece yani gul çıkaz xoşike dibece mesela derdore ve striye ve hene jibona kutu bige jiwe xoşik buyne avstrina helen parasına ve dike ve veki etiku estetika ve dinarxine yani am dikarim bejin dama kutu şarbeki yani çıkaz ko yani ev gireday xoşik buyine minak az bejim ko mero çıkaz de aliye fikirda da aliye ahlakta xoşik bebe evqaz estetiki ve jipera çede be yani ev gireday havdiye uçava ayrıntın yani minak az bejim zdraftin yani hena nam minak az bejim vekiye peje jiyana meda bir rengiye mesela bejim ko ja haftine gibi bigire jirabon runuşkandine ki bigire jim biçime gibi bigire yani ev hami yansımayı xoder ve da be ama çağ de be minak am bejim dünya
digişti cihanê da pir tê bes kirin. Mesela dibêjin yani jinên yepêjî jinên Kurd pir xweşîkin. Aslında tiştê ku herî zêde jinên Kurd xweşîk dike ana tekoşînvanin yani. Ya da em bêjin xwe zana kirine. Çima ji ber ku dema ku fikir xweşîk be, dema fikirandinê te aliyê azadiyê da be bi rastî jî mirov xweşîktir dibe. Dema ku mirov mesela em niha dixwazin mînak bizivirin vegera dayîkê. Vegera dayîkê dema em dibêjin çi ye? Dema yekem dayîk civakê rêxistin dike û wê derê de ahlaqek dide mirovan em dixwazin li ser wê tekoşîna xwe mezin bikin. Dema ku tu ser wê mezin dikî û nav me da jî çawa bêjin mesela em nêzîkatiyên qaba yekû wekî zilama tev bike. Mesela em vana red dikin. Em dibêjin em dixwazin wekî jin xwezaya xwe nas bikin. Xwe bawer bibin ama li gor xwezaya xwe jî xwe dest bigirin û şer bikin. Niha mînak em bêjin di dinyayê da pir artêşên zilama hene ama hema artêşan mezhebike pir ziraftî têda nîne. Pir qaba ne yani. Mesela eskertî destgirtina wa pir qaba ye, şer destgirtina wa pir qaba ye. Lêbelê mesela nav me da ne bî vî rengê. Mesela em dibêjin heya em jiyana xwe da ser nexin em nikarin mesela şereke rast di şer da sahayê şerê da jî em pêş bêxînin. Ya da mînak em bêjin dema biçîmek be her wekî dibe mesela em dibêjin li gor jiyana me kîjan uygun e ya da em bêjin li gor çanda me kîjan em dikarin bi çi rengî xwe rêve bibin ya da jiyana me da dema em bi hevdûra jiyan dikin komînal bûyîna ku em jiyan dikin yani hemû jiyana me da hûrguliyên jiyanê jin neqş dike. Aslında ev yani dibe etik estetik jin. Yani hevdura gireda ya jibona ve mesela jibona ku jinek xoşik bibe. Yani fikrime da bir rengi jin yani rojamaya yürü zaten hem de binin yani jina bina ve modada gerçekten jin mirovahiye derdikhine. Yani jinek tene armanç dibe ku ez jibona zılameke çağ xadikarim bidim acıbandı. Lebeli mesela rastici ev jine her roj dukuje. Jiber ku em meze bikin di rastiye da yeku hilbijêre jine hertim. Ama rojame îro da wisa bûye ku sanki zilam pêwîste jin hilbijêre ji xwe ra. Tiştek bî vî rengî nîne rastiya xwe de. Yani hek eger em dixwazin rojame îro da rastiya fêm bikin rastî jî pêwîste em berova jiya wê bigirin û dest bigirin. Ji bona wê jî xwasî nav me da jin di xweşikbûyîna xwe dihese ji xwe wekî fîzîk û her wekî dijî mesela jin bi hebûna xwe jî xweşik e. Jibona ve mesela ev hametin berovajı kirin jibona ku jine behez bexinen jin yani tane armancı ve be zalamek tane armancı ve be malek gişti mesela ji felsefe kutbu be jizaniste kutbu be jizane buyina civaki kutbu be ev de hele ku ev jin çibike ne tekoşin bike tane fikrek ve hebe ve malle da çağa mazın be çağa zaruk xo meze bike her vekidi tabi ev şereket taybete jibona ve jidema lxo meze dikin dema ku miro xazana bike ev bike ahlak xwe paqij bike ew ahlaqê te jî bi rastî yansımayê xwe biçîm jî dibe û dîsa jî mesela wek yepeje nehe tişta me ya herî giring çi ye em parastina xwe ceh werî bi xwe dikin. Mesela jinek heya ku parastina xwe nekaribe bike nikare bêje ku ez dikarim azadî dest bêxînim. Ji ber ku mesela rêberapo ji bona hêzên yêja sar dibêje hinekî gotinên wî da me bi xwe jî şopan diye me dîtiye dibêje eger dibêje rojekê jin şoreş çê bike jî pêwîste çi cara jin li qadên çiya vala nehêle. Ev tê çi watê demek ki çi garantiya me aliyê zilam garantiyek nîne yani. Mesela em her carê ji ber ku em wek zayan jî zayandeke bindestin xeterî li ser me he ji bona wê jî hem şoreşa rojeva da cih digirin lêbelê ev şoreş çi qas domdar bike jî pêwîste parastina ceh werî vê aliyê da em parastina xwe bikin virez bangawazî dikim jî yên ku me guhdar dikin. Mesela heya ciwanek jî li qadê rojeva da hebin heya ku ev zext li ser axa me hebe li ser jin hebe li ser civaka me hebe pêwîste em xwedî axa xwe derbikevin. Eger em di rojeva da cih digirin û kesek jî nekaribe çeka xwe kar bîne çek çawa tê kararîn çawa parastina xwe bike ev ji bona me yê bibe eybek ji bona wê jî her jinek bangawaziya me ew e ku eger mala xwe da jî dirûne her wekî dijî bizanibe parastina xwe çawa bike. Dîsa bizanibe ku hebûna jin ku derê hatiye dîroka jin ku derê hatiye vana lêkolîn bike fikrê rêberapo çima ji bona jinê ev qas giringî dide lêkolîn bike û servan esas jî xwe tevlî şoreşê bike. Ez karim vana bibêjim. Belek guhdarên me em vêya we giştin dayê bernamaya xwe ji bo nirxandina we heverûke me gelek spas dikin. Spas xweşe. Sengera Rojava, sengera parastina mirovahiyê ye.
سنگرا پاراستنا جنا آزاده برنامه یا سنگرا روجاوا برنامه یا سنگرا Gidin, jin nebe jiyan nabe, jin jiyan azadi, jin nebe jiyan şine, jin jiyan azadi, 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 jin jiyan. خەباتی چەکداری ژنان لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. بەشی چوارەم لا زنجیرە دۆسەی خەباتی چەکداری ژنان بۆ پاراستنی هەبوون. هاوشێوەی پارچەکانی دیکەی کوردستان، ژنانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان خاوەنی هێزی پاراستنی تایبەت بە خۆیان و بەهێز و ئیرادەی خۆیان ڕوبەڕووی هەموو هێرشێک دەبنەوە و درێژە بەو تێکۆشانە دەدەن کە شەهید ساکینە جانسز لە باکووری کوردستاندا با فکر و ڕامانی ڕێبەر ئاپۆ مەشخەڵەکەی داگیرساند و دای بەدەستی ژنانی ئەم دوو بەشەی کوردستان. لەم زنجیرێدا تیشک دەخینە سەر ڕۆڵی ژنان لە خەباتی چەکداری و ئەو یەکینانی دژی داگیرکاری و عەقڵەتی پیاوسالاری و هەوڵی لە ناوبردننی ژنان لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستاندا بەرخۆدان دەکەن. یەژاستار گەلی باشووری کوردستانی پاراست. هەر لەگەڵ دەستپێکردنی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر باشووری کوردستان بێدەستەوەستان ژنانی گەریلا لە ڕیزەکانی پێشەوەی تێکۆشاندا جێیان گرت و بە درێژایی دەیان ساڵە ڕێگا با داگیرکاری نادەن و گەلی باشووری کوردستان دەپارێزن. هەروەها کاتێک چەتەکانی داعش هێرشیان بۆ سەر شەنگال و مەخمود، کەرکووک و خورمات و گوڵاڵا دەستپێ کرد، بێدوودڵی و لە سەر ئەو بنەمایی کە یەژاستار لەسەری خۆی بنیاتناوە ڕوویان لەو ناوچانە کرد و بوونا بربەز لە بەردەم چەتەکانی داعش و تێکیان شکاندن. بە خوێنی خۆیان گەلی باشووری کوردستانیان پاراست. یەکێک لەو ناوچەی کە داعش دەیویست بە هەر جۆرێک بێت داگیری بکات و بە هەموو هێزی خۆیەوە هێرشی کردە سەر شەنگال بوو. بەڵام هەرزوو گەریلاکانی هەپەگە و یەژاستار خۆیان گەیاندا ئەو سنوورە و گەلیان لە کۆمەڵکوژی پاراست. دواتریش ژنانی شەنگال لە سەردەستی یەژاستار پەروەردەی سەربازیان بینی و لەو چوارچێوەی هێزەکانی یەبەشەدا جێیان گرت و ڕۆڵی کارەیان هەبوو لە ڕزگارکردنی شەنگال لە دەستی چەتەکانی داعش. هێندە خەباتی ژنان لە ناو یەبەشەدا پێشکەوت و لەلایەکی دیکەشەوە دەبوو ژنان خۆ بەڕێوەبەریەکی سەربازی خۆیان دروست بکەن. هەر بۆیە لە ساڵی 2014 یەکینەکانی ژنان شەنگال یەژەشا بۆ پاراستنی ژنان و گەل لە عەقڵەتی پیاوسالاری کۆنەپارێزی و تاریکپەرستی دامەزراندنی خۆی ڕاگەیان. ئەم هێزە لەو کاتەوە تا ئێستا دەست لە سەرسنگن و ئامادەی وەڵامدانەوەی هەموو هێرشێکن و بەڵێنیشیان بە درێژەدان بەو تێکۆشانە داوە و هیچ شتێک نایان وەستێنێت و بەرخۆدان تاکە بژاردەیانە. هەروەها هەر لە سەروبەندی هێرشەکانی داعش بۆ سەرکەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخمور، ژنان لە چوارچێوەی پاراستنی جەوهەری ڕەوادا چەکی بەرگریان لە شان کرد و ڕێگەیان نەدا داعش کەمپەکە داگیر بکات و داستانیان نووسیەوە. هەپەژا تێکۆشانی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان. هاوشێوەی هەموو پارچەکانی دیکەی کوردستان، ژنانی ڕۆژهەڵاتی کوردستانیش بۆ پاراستنی خۆیان و گەل لولەی چەکەکانیان گەرم کرد و سەرەتا لە چوارچێوەی هێزەکانی یەرەکەدا تێکۆشانیان دەکرد. دواتریش هێزەکانی پاراستنی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان هەپەژا دامەزرا و لە چیاکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دژی لە ناوبردننی ژنان دەوەستنەوە. ئەمڕۆ ژنان لە هەر چوار پارچەی کوردستاندا خاوەنی هێزی تایبەت بە خۆیان و بەرخۆدان و تێکۆشان لە دژی داگیرکاری و هەوڵەکان بۆ لە ناوبردننی ژنان دەکەن و لە بواری سەربازی، ئیداری، هونەری و هەموو کایەکانی دیکەدا خاوەنی خۆ بەڕێوەبەری خۆیانن.
دشمن چاوی سرمداده باید جنت پر بیامده او مهم مدگون گوره روژه امگاوی بخیر باقی مدلی شکلی گاوا لدیار بکره گندکی کرده ها چند مال مثل چار شوا لبر کار کرد حوال مظلوم حوال حیری حوال کمال حوال محمد والایی حاضر بود نیوانی شهید کردن هم گاوا امنات نرم جبوی ملت کرد بود دارتا پر لازم هر کس بدین سیاه بدا دمه